بناوي خداي بخشدەی میهرەبان حەمد و شکر و سوپاس بۆ ئەو خودایی کەوا دانەری زەوی و ڕاگری ئاسمان سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوا و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوا. خۆشەویستان گەنج و لاوەکان، خۆشحاڵم لە زنجیرەی 28مین بە خزمەت ئێوەی بە ڕێز و خۆشەویست دەگەینەوە لە تەفسیرکردنی چەند سوورەتێشتری جوزئی عەممە. ئێستا یەکێشتر لەو سوورەتانی جوزئی عەممە بریتە لە سوورەتی ئەلقاریعە. سوورەتی ئەلقاریعە چەند تەوەرێک لە خۆ دەگری بۆ تەفسیرکردنی ئاەتەکانی. یەکەمیشت پێناسەی ئەو سوورەتە پیرۆزە. ناوی سوورەتی ئەلقاریعەیە، ژمارەی ئاەتەکانی 11 ئاەتە، سوورەتێکی مەککیە، زنجیرەی 101مین سوورەتی قورئانە، لە دوای سوورەتی قوڕەیش دابەزیوە. بابەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە باسی ڕووداوە ترسناک و ناخۆشەکانی ڕۆژی دوایی دەکات. دووەم بابەت لەو سوورەتەدا باسی هۆکاری بەختەوەری مرۆڤ لە کردداری چاکە و قڕزبوونی تەرازووی چاکەکانی و بەدبەختبوونی لە سوکبوونی تەرازووی چاکەکانیەتی. یعنی ئینسان کەینێ بەختەوەرە ئەگە لە ڕۆژی قیامەتی خۆی دیتەوە خاوەنی چاکەی زۆرە، وەکەینێ بەدبەخت و ماڵوێران و دۆڕاوە کاتێک کە تەرازووی ئەعمالی خۆی ببینی لە چاکە زۆر سووک و سووکە. تەوەری سێم پەیوەندی بە سوورەتی پێشوو لە سوورەتی پێشوو کە سوورەتی عادیات بوو. خوای گەورە باسی غەزاکردن و گەورەترین کردەوەی کرد کە غەزاکردنە لە پێناوی خوا. لەو سوورەتە پیرۆزەشدا خوای گەورە باسی هۆکاری بەختەوەربوون و بەدبەختبوونی ئینسانمان لەو بازەکە کردەوەکانە. واتە ئەوەیە کەوا ئینسان ئەگە دەیوێتن کردەوەکانی میزانی حەسەناتی باشبی بە هەمیشە و بەردەوام لە خەبات و تێکۆشان بی لە پێناوی خوا، لە خزمەتی دەعوە و بانگەوازی بی، لە خزمەتی دینی خوابی، خەم لە دینی خوا بخوا، ئەوە بەڕاستی وەکو موجاهید و تێکۆشەرێکە لە پێناو دینی خوای گەورە. مانای وشەکان، وشەی ئەلقاریعە ناوی ڕۆژی قیامەت واتە بە معنای کوتان دێ، واتە ئەو ڕۆژێک کەوا هەموو شتەکان دەکوترێندرێت و نامینێتەوە. وما ئەدراکە تۆ توزانی کەلفەراش وەک پەپولە، ئەلمەبثوث بڵاو بوو، کەلعیهن سووف خوری، ئەلمەنفوش هەڵوەشاوە پەڕەکراو، ثەقولەت گران قڕز بوو، مەوازینه تەرازووی کردەوەکانی، عیشە ژیانێکی ڕاضیە پڕ بەدڵ پێی ڕازی، خەفەت سووک بوو، فەئومه شوێنی یان ناوەندی یان بە مانای قوڵایی دێ. هاویە ناوی دۆزەخە واتە فەوتێنەر. ماهیە ئەو دۆزەخە چییە؟ پێنجەم مانە و تەفسیری ئاەتە پیرۆزەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو سوورەتەدا دەفەرمێ و باسی ڕۆژی قیامەتمان لێ دەکا. دەفەرمێ ئەلقاریعە واتە ئەو ڕۆژەی کەوا دەنگێکی گەورە و بەرز هەموو شتەکان دادەکوتی. سوبحان الله. تەمعان بەڕێزان و خۆشەویستان، یەک لەو شتە ناخۆشانەی کە هەیە دەنجی بەرزە. زۆر جاران تەمەشادێک دەنگێکی زۆر گەورە ڕوودەدا، تەنها بە دەنگ زۆر جاروێشتی زۆر گەورە لە ناو دەچیتن. ئێستا مەسەڵەن زۆر باڵەخانەی گەورە هەیە کۆم بووە، دەتەقێندرێتەوە و تەخت دەکرێت لەگە زەوی، تەنها بە دەنگێکی گەورە دەینن، یعنی هیچ قومبە لەو شت نییە، دەنگێکی گەورە دێ، ئەو دەنگە وا دەکە ئەو شوێنە تەخت دەکەوی و بە عەردی دەکەوی. سوبحان الله. کەواتە دەنگ یەکێکە لەو شتانەی کەوا ئومەتانی پێشی زۆر بە دەنجی گەورە لە ناوچوو، وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی ئەلعنکەبوت باز دەکات، باسی لە ناوچوونی قەومەکانی پێشی دەکات. دەفەرمێ فمنهم من خسفنا به الأرض ومنهم من أخذته الصيحة ومنهم من أرسلنا عليه الريح. خوای گەورە دەفەرمێ هەندێک لەو قەومانمان بە هیلاکدا عەردیان لە من پێ ڕۆچوو، و هەندێکتر بە هیلاک چوون و لە ناومان بردن ئەخەذەته الصەیحە. صەیحە معنای چییە؟ دەنگێکی زۆر گەورە ڕوودەدا، ئەو خەڵکە هەمووی لە بەین دەچیت و ئەو بوونەوەرە
ئەو خەڵکە هەمووی وێران بووە وەکو قەومی ثەمود هەر هەمویان دەنگەی گەورەیان بەسەردا هات لەگە دەنگە گەورەکە و هەروەها باەکی زۆر سەخت و ناخۆشیان بەسەردا هات خوای گەورە سوبحانە و تەعالە هەر هەمویان بە سۆک داکەوتن و هەر هەمویانی فەوتاند بزانە لۆیە خوای گەورە سوبحانە و تەعالە کە باسی ڕۆژی قیامەتی دەکات دەفەرمێ ئین کانت ئیلا صەیحەة واحیدە ڕۆژی قیامەت تەنها دەنگێکی زۆر گەورەیە صەیحەیەکی زۆر گەورەیە ڕوودەدا ئەو بوونەوە و کەون و کائیناتە هەر هەمووی دەڕوا و لە ناو دەچێت القاریعە دەنگە قورسەکە کەلیمەی قەڕع واتە ئێستا دەرێت تەقڕع فی الئاذان واتە گوێی دەزرینجێتەوە یان جێی کەڕ بووە کەلیمەی القاریعە واتە ئەو دەنگەی گوێچکەکان هەمووی کەڕ دەکا هەمووی کاز دەکا و تەئسیل لە هەموو بوونەوەر دەکا ما القاریعە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەزانی ئەتو قاریعە چییە ما القاریعە دەزانن قاریعە چییە ئەو دەنگە گەورەیە چییە وما أدراك ما القارعة أي محمد صلى الله عليه وسلم تو تزاني قارعة أو دنگا قوريا تيا أو دنگا أو تويا كخلق دمريو لناودتي لباشا نفخي دوام ليدا دريتوا بهمان أو دنگا كنفخي صوري دوام ليدا دري يوم يكون الناس كالفراش المبثوث لو رجدا يكون الناس أو خلق هموي زنديد بتوا ديت سر قبري خوي كالفراش المبثوث وكتسون بابولا كاتك تمشادكي بابولا لتادوري قلوبك دبيتن يقدروا يقبولادي يخويبا وقلوبك يداد هن يكسر قردانا هل يك بلا ريشي دادروا يقديت اخواري يقبرز دبتوا سبحان الله او خركج لو روجدا كالفراش المبثوث وكو بابولي بلاو بولنا او خلكا ئاوە بۆ شەهەریەکە بەلایەکدا دەڕوا هەمووی سەرگەردانە هەمووی حەیەرانە هەمووی سبحان الله وەکو سەرخۆش وایە بەڵام سەرخۆشیش نییە تذهل كل ذات حمل حملها هەموو ئافرەتێکی دووژیان منداڵەکەی ئاگای لە منداڵەکەی خۆی نامینێ وتضع كل ذات حمل حملها بزانە هەموو ئافرەتێکی دووژیان منداڵەکەی لەبەر دەچی لەباری دەچی بزانە هيت كسر نابت صاحبي هيت كسر لو رجدا وتكون الجبال كالعهن المنفوش ولو رجدا تياكان كالعهن المنفوش كلمة عهن وات وكو خري وكو صوف كو صوفة بيني أو بخيباريك يان لوكا تمشارك أوها ده بسطيتو ده تباريك أو تيانا وكو تيلي ده كالعهن وكو خريك هرو شابيتوا أو خوري هذا وشيني وادا بنمي جودة دبي يعني خوري عادة كبارتيها بوقت خوي نوع أميرتي هبو لوكاكي باردك يعني صوفكي هردا وشان دوا أو كأوصفيتي قلتبو يعني لوكا كتوبة باريكتر أو بنوعتي ليتي هردا وشان دوا وادا بنما زور هردستا لوي لروج قيامة السياكان كالعهن المنفوش وكصوفي هالوشاوة وكو لوكي باراكراو دەکەوتە سەری یەکتر یعنی بارستەی كان دیارە شێوەیان وەکو خۆیتی بەڵام کە تەمەشا دەکە وەکو تۆز و خۆڵک بیتن ئاوایە تیاکان وەکو خودی خۆیان نامینێن هەمووی لە ڕگ و ڕیشەوە هەروەشای تۆ سبحان الله بەڵام شێوەکەیان مایە یعنی وەکو تارمایی تیاکە تارمایی مایە بەڵام خودی خۆی تیاکە لە بین چووە و نەمایە فەئەما من ثەقولت موازینو ئینجا حاڵ و باری ئەو ڕۆژەدا ئەوەیە هەر کەسانێک من ثەقولت موازینو ئەوانەی کەوا میزانیان لە بەتاکە قورسە ثەقولت میزانی تاکەیان قورسە موازین واتە میزانەکانیان بەتاکە قورسە لێرە ثەقولت واتە قورس موازین واتە تاکەکانیان کە دەپێورێ پڕیەتی لە تاکە سبحان الله فهو في عيشة راضية بەڕاستی ئەو کەسە لە ژیانێکی زۆر خۆش گوزەراریدایە لۆ خوا لێی ڕاستیە ئەو لە دنیای بەڕەزامەندی خوا گەیشتەوە خوای گەورە سبحانه وتعالى وأما من خفت موازینه ئەو کەسەشی باری میزانی بە حەسەنات و چاکە سووکە هیچ چاکەیەکی لەگە خۆی نەیناتە ڕۆژی قیامەت کەلیمەی میزان واتە ئەو شتێک کە کار و کردەوەی ئینسانەکانی پێدەپێورێ ئەو دە شێوازەکەی چۆنە چۆنی الله ئەعلەم لە قورئان باز نەکرایە بەڵکو خوای گەورە دەفەرمێ
ونضع الموازين القسط ليوم القيامة ئێمە موازین و میزان و پێوەرێکی دیاری کرا و دادەنین لە ڕۆژی قیامەتێ کە پێوەری دادپەروەریە القسطە لە بۆ ڕۆژی قیامەت دادەنی کە کردەوەکانی پێدە پێوری ئەو دە لێرەدا ئایا ئەو میزانە چۆنە الله عالم وەختی خۆی خەڵک کە زۆر سادە و ساکار بوو میزان چ بوو دوو قاپیان دەینا لەولا سێ داویان ئەوها تێدەیخست دارێک لەو بینە بوو ئەوها دەیانگرت شتیان پێدەچێشا لە دواییدا تەرازوو بووە چی بۆ دوو تای بەو شێوەیە لە بنی ئاسنەک بوو شتی پێدەچێشرا لە دواییدا میزان ئێستا بوویتە سەعاتێک شتێکی لەسەر دادەنەی یەکەوتە فڕ دەینی دەرەوە 5 کیلۆیە 10 کیلۆیە 15 کیلۆیە لۆ دەچێشی میزان بزانە تەمەشاکە میزانی زێڕمان هەیە کە زێڕی دەچێشی زۆر وردە مە میسقالە زەڕەیە میزانمان هەیە حیوان و ئاژەڵی زۆر گەورەی پێدەچێشرێ بە تەن شتی دەچێشی ئێستا میزان هەیە یەک لۆری باڵ هەرگری زۆر گەورە لەسەر ڕێیەکان دیتیتان دەستە سەری ڕادەوەستی دەرەکاکە ئەو لۆریە مەسەر 70 تەنی پێەیە 50 تەنی پێ 30 تەنی پێەیە بەخۆی ئەوەندە تەنەیە بارەکەشی ئەوەندە تەنەیە بزانە ئێستا میزان هەیە گەرمی پێوە دەرەجەی حەرارە ئەوەندەیە میزان هەیە ڕێختەر کە عەردە لەرزی دەرێ ڕێژەی بوومە لەرزەکە بۆندە ڕێختەرە بووە بزانە کەواتە ئەگەر عەقلی مرۆڤێک بتانی داهێنان لەو شتانە بکە ئەدی خوای گەورە لەو ڕۆژی قیامەت دەبێت چ دابینیتن لێیە وهو ئەسرع الحاسبین خوای گەورە زۆر بە خێرایی دەتوانی میزانێک دابنێ ئێستا لۆ نمونە لە وەختی کۆڕۆنای یەک شلۆکی دەماچەکی و لە نیوچەوانی کابرای دەدا یەکەوتە دەرەزە حەرارەی دەخیندەوە کەواتەوە داهێنانی بەشەرە ئەدی داهێنانی ڕەب العالەمین دەبی کۆبی لێ نابی ئیسا شک و گومانی لەوەی هەبیتن میزانەکە الله أعلم بكيفيته خوا دەزانی کووەکوونیە ئەوە فأما من خفت موازين هەر کەسێک میزانی حەسەناتی سووک بی بە چاکە لە ڕۆژی قیامەتێ فأمه هاویە شوێنی ناوەڕاست یاخود قوڵایی جەهەنەمە خوا پەنامەمدا هاویە واتە ئەو جەهەنەمەی کەوا فەوتێنەرە لە ناوبەرە تێکشتێنەرە وەما ئەدراکە ما هي ئەی محەممەد تۆش نازانی ئەو ئاگری جەهەنەمە چییە ئەو هاویەیە چییە کە تێکشێنەر و لە ناوبەری هەموو شتەکانە ناڕون ئاگرێکە حامیە زۆر گەرمە خوا پەنامەم بدە یا ڕەبی تەوەری شەشەم سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو سوورەتە قاریعە ئەو دەنگە بەرز و گەورەیە کە گوێی مرۆڤ دەتەقینی و کەڕ دەکات دووەم دەنجی بەرز و گەورەیەکێکە لەو هۆکارانە لەو هۆکارانەی خوای گەورە خەڵک و گەلانی سەرکەش و بێباوەڕی پێسزاداوە خاڵی سێم خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئاگاداری ڕووداوەکانی ڕۆژی دوایی نەبووە هەموو شتێکی نەزانیوە مەگەر خۆی خوای گەورە خۆی بۆی ڕوون کرد بێتەوە چوارەم پەرش و بڵاوی هەرچین و توێژ و خەڵکێک نیشانەی دووریە لە ئاین و تێنەگەیشتنە لە ئاینی خوا خوای گەورە بەنی ئیسرائیلی پەرش و بڵاوی بە پەرش و بڵاوی سەرگەردانی سزادا یعنی لە ڕۆژی قیامەتێ ئیماندارەکان لەگەڵ یەکن هەموو چینەک لەگەیەکن بەڵام بێ باوەڕەکان بێسەرن سبحان الله خاڵی شەشەم نرخی بەهەش کردارە باش و چاکەکانی مرۆڤە لە دنیادا هەشتەم بەهەشت هەرچی مرۆڤ پێی خۆشە و حەز و ئارەزووی لێتی دەستی دەکەوێت تێیدا هەشتەم مرۆڤ بەهۆی کرداوە خراپەکانی دەچێتە ناو دۆزەخەوە چەند کردەوەی خراپی زیاتر بێت ئەوەندە ڕوو دەچێت لە ناو دۆزەخ لێ خوای گەورە فەرمێ فەئومه قۆڵایی جەهەنەم شوێنیتی نۆیەم ئاگر تێکچێنەری بەرد و ئاسن و دار و هەموو شتێکە چ جای مرۆڤێکی لاواز و بێهێز حوتەم ڕوونکردنەوە چەند زانیاریەک سەبارەت لەسەر پەپولە باڵندەیەکی بچووکە چەندین جۆری هەیە زۆر ناسک و دڕفێن و جوانە باڵەکانی نەخشین و ڕازاوەیە بەوەی لاوازی چاوەکانی و زۆر ئەوداڵی ڕۆناچیە بۆیە هەر ڕۆناچێک ببینی خۆی پێدا دەکات پند وەرناگرێت هەر هەوڵی چوونە ناو ڕۆناچی ئاگرەکە دەدات تا دەسووتێت چوارەم خۆشەویست مرۆڤی گوناباری بە پەپولە چواندووە وەک ئەو ئەوداڵی خراپێ و هەوڵی بۆ دەدات تا دەسووتێت وەکو پێغەمبەری خوا دەفنە نمونەی من لەگەر ئێوە وەکو نمونەی ئەو کەسەیەکەوە پەپولەیەکە کە خۆی بەرەو ئاگر هەردا ئێمن پشتی ئێوە دەگرم دامێنتان ڕاتان دەچێشم بەڵام ئێوە هەر بەرەو ئاگرەکە دەڕۆن هەتا ئاخری لە دەستم ڕادەکەن و دەسووتێت
ڕوونکردنەوەیش تر سەبارەت بە تەرازووی پێوانەی کردداری چاکە و خراپە پێناسەکەی تەرازووی پێوانەکردنی کردارەکان بریتە لە ئامێرێک کردەوەی بەندەکانی پێدە پێورێت هەرتەنها خوای گەورە خۆی دەزانێت شێوەکەی چۆنا. دووەم هەر کەسێک بڕوای تەواوی بە پێوە میزان نەبێت کافر دەبێت چونکە خوای گەورە لە چەندی شوێنی قورئانی پیرۆز بە ڕاشکاوی باسی کردووە ئەگەر عەقڵی مرۆڤ بتوانێت داهێنانی پێوەری با ڕێژەی شێ گەرمی ساردی هەتا دوایی ئەو شتانە دابهێنێت ئایا بۆ خوای گەورە زەحمەتە پێوەری کردداری مرۆڤ کردداری مرۆڤ دابنێت ئەو شتانەی دەچێشرێن کردەوەکانی مرۆڤ لە چاکە و خراپە مرۆڤەکانی خودی خۆیان ئیمانەکەیان دەچێشرێت نەوەک لاشەکەیان پەڕاوی کردارەکانیان دەچێشرێت ئەو کردەوە باشانەی بە زۆر گرانن لەسەر میزان ڕەوشت و ئاکاری جوان و باش ذکری سبحان الله وبحمده سبحان الله العظیم ئەو ئەسپ و وڵاغی بۆ غەزاکردن بەکاردێت ئەو ئاژەڵەی کرابێت بە قوربانی پێنجەم گرانترین کردەوەی خراپ لەسەر میزان ئەو کەسی کارێکی کردبێت و خەڵک چاویان لێ کردبێت و لاساییان کردبێتەوە. جیم زانست و زانیاری ڕۆژی دوایی و هەموو ئەو شتانی غەیب پەنهانن تەنها لای خوای گەورەیە تەنانەت پێغەمبەری سەروەریش نایەنزانێت چ جای خەڵکانی تری ئاسایی یەکدەنجی نیشانەی تێگەیشتن و شارەزاییە لە ئاین و هۆشیاری کەسی مسلمانە بەربڵاوی و پەرتەوازەی نیشانەی ناتێگەیشتن لە ئاین و تووڕەیی و سزای خوای گەورەیە. سوورەتی دووەم سوورەتی ئەتەکاثور ئەو سوورەتەش پێناسەکەی ناوی سوورەتی ئەتەکاثورە واتە زۆرکردنی ماڵ و سامان و دنیا ژمارەی ئاەتەکانی هەشت ئاەتە سوورەتێکی مەککیە زنجیرەی 102مین سوورەتی قورئانە لە دوای سوورەتی ئەلکەوثەر دابەزیوە بابەتەکانی باسی مردن و بیرکردنەوە لە مردن دەکات دووەم باسی زانیاری ڕاستەقینە دەکات ڕۆژی دوایی و بینینی ڕووداوە ڕاست و دروستەکانە سێم نیعمەت و خۆشگوزەرانیەکانی دنیا لێپرسینەوەی لەسرە سێم پەیوەندی بە سوورەتی پێشوو لە سوورەتی پێشوو خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی هۆکاری بەختەوەری و خۆشگوزەرانی و بەدبەختی کرد لە دوا ڕۆژدا کە ئەویش بەهۆی کردەوەی چاک و کردەوەی خراپە لەو سوورەتەشدا خوای گەورە باسی مردن و دۆزەخ دەکات و لێپرسینەوەی نیعمەت و خۆشیەکانی دنیا وەکو هاندەرێک کە ئینسان بتانیتن مرۆڤ بتانی کردەوەی باشی خۆی زۆر بکە خۆی بپارێزێت لە کردەوەی خراپ تەوەری چوانە مانەی وشەکان ئەلهاکم واتە بێ ئاگابوون کەلا واتە نەخێوانیە بۆ دەمکوتکردنەوەیە عیلمە اليەقین زانستی بێدوودڵ و یەکلایی بووە ئەلجەحیم ناوێکی دۆزەخە ئەتەکاثور زۆرکردنی ماڵ و سامان سەوفە بۆ داهاتوێکی دوور بەکاردێت لەتەڕەونە سوێن بەخوا بێگومان دەیبنن عینە اليەقین زانستی هەست پێکرا و بە چاو ئەلهاکم التەکاثور طبعا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو سوورەتە دەفەرمێ ئەلهاکم ئێوە بەڕاستی بێ ئاگابوون ئاگدارکردنەوەی سەحابەکانە چ جای حالی ئێمەی ئومەتی پێغەمبەر خوای گەورە دەفەرمێ ئەلهاکم واتە شەغەلەکم واتە ئێوە بێ ئاگابوون خەریکن خەریکی چنە ئەتەکاثور زۆرکردنی ماڵ منداڵ ژن یعنی سبحان الله تەمەشا خوای گەورە ڕەخ نەدەگری لە سەحابەکان لەگەر ئەوەی ئەو سەحابانە بە ژیانێکی زۆر سادە ژیان دەفەرمێ ئەلهاکم لێرەدا ئەلهاکم لە مەقسەدی چییە خۆ معنە ئەوە نییە ئینسان کار و کاسبی دەکا ژنی نەینی منداڵی نەبینا واتە ئەلهاکم یعنی ئێوەی مەشغول کرد لە عیبادەتی خوا لە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە عیلم و زانست و زانیاری لە هەموو ئەو شتانە چ ئەتەکاثور ماڵ و سەروەت و سامان یعنی ماڵ و سەروەت و سامان ژن هینان منداڵ بەخێوکردن کەسابەت و تیجارەت و بازرگانی ئەگەر دینداری و عیبادەتی لەگەربی هاوتەری بن لەگەیەکتر ئەویش عیبادەتە ئەویش عیبادەتە خێرێکی زۆر گەورەیە بەڵام ئەوە موسیبەتە تیجارەتەکەت ماڵ و سەروەت و سامانت منداڵەکەت وای لێ بکەکەوە بە دوورت بخاتەوە لە دین و دینداری ئەوە موسیبەتە بەڕاستی حتا زورتم المەقابر هەتا ئەو کاتەی کە ئێوە دەمرن دەخرێنە ناو گۆڕ ئەو کاتەدا ئێوە پەشیمان دەبنەوە ئای ئێمە تەنا خەریکی دنیا بووین ئاگامان لەو قەبر و قیامەتی خۆمان نەما ئای چەند پەشیمانیت ئای بۆ وامان کرد ئەهم بزانە حتا زورتم المەقابر هەتا ئەو کاتەی دەمرن ئەو کاتە بەبیر خۆتان دەینەوە ئەهم بزانە زانایان دەفەرمون الناس نيام خلق نستون
فإذا ماتوا انتبهوا كمرد أوجب آقادين سبحان الله خلق مشغولة بو دنياها بآقايا يعني سبحان الله هيا بز يعني هيد كمرد أوجد ظاني أو كل أمن تسبو على إخوانه تي أمن دروس كر أنا من لو جي عنده تمكر سبحان الله كلا سوف تعلمون نخير أي بيغمبر إخوان لها لدهات وشي دور لو كاتي دمرون دخلنا ناو قبر يعني الروج قيامت تعلمون حقيقتي أو اشتدزان كإنسان بوتي دروس كراوة كقرنترين كاري إنسان دبيت سبيتا ثم كلا سوف تعلمون داري يشتر أي بيغمبر إخوان كلا نخير وانية أي إنسان بآقا كان سوف تعلمون لروج قيامته ايوا بوشخوتان دينا وو حقيقة راسيكتان بو دردكوي كلا نخيروانية لو تعلمون علم اليقين اگر ايوا زانياريك تان هبايا علمك تان هبايا بلان علمك علم اليقين او علمك علمي هستوريا واتا كأنه بتاي خوتان بزانن مسلمان علم اليقين تيا انسان تن درجات هي حق اليقين علم اليقين عين اليقين يكمين زار إنسان حق اليقين دي أوشتيك لكن حقا لميشي قلالة دبي وكو عقيدة وبيلو باور دروز دبي لدواي دبت علم اليقين دبت علمك أو عقيدة دبت علم دبت زانس وزانياريك لدواي دبت حق اليقين علمك دبت حق لدوايدة دبت عين اليقين سبحان الله يعني أو إنسانا هندت تيكر دبي لقى علمك وكو أوي بتساوي خوي اشتكان ببينته آيشتي وهولنا صحابة بلي پیغمبری خدا صلی الله علیه وسلم حارثة صحابه چی گندی تازه پیگشت 8 17 سالی روزی چی ام پیغمبر او حارثة دید برنگ و روچی زور جوان صور خوش دلی زور خوشا فرموي كيف أصبحت يا حارثة أي حارثة أو بيانيته هزب خودك كوي فرموي أصبحت يا رسول الله والله أو بيانيك لخوي هستم أو ها خبديته وها بوشوية كأنني أرى الله بارزا وكو أوي بن خواي قورة دبينم بتاوي صريخهم سبحان الله وكأنني أرى أهل الجنة يتزاورون وكو أوي بتاوي خوم ببينم والا بهجد سوري موا سيري خلشي بهجد كم يتزاورون صدقني يكتب كان باوج بيكتب دادكن وكأنني أرى أهل النار يتضاغون فيها وكو أويك وأهل آقر دوزخ دبينم وهاوار في غانة ونالة ونركيتيان لنا وجهنم پیغمبري خوا فرموي أي حارثة براسي قيشتي لتكي إيماني تواو فلزم دستي فيه وبقرا نكي أو إيمانت لو زيات البيت أخواري سبحان الله أوي عين اليقين أوي كبتاوي سرد حزب رقابي خوابكي حزب رحمانيتي خوابكي حزب دستي مهرباني خوابكي لقر خود حزب ويبكي كأنه أتوالى بحشتي الصورة سن خوجا ها سيد قطب وصف الصحابي بيغمبر دكا دفرمي أوانا بياوانيك بون بدولاق كان لسعد الرويشتن بلان بضليان لقى ملكوتي ملائكة كاني آسمان تكربون سبحان الله إنت أخواي يقول في الميل لترون الجحيم سوين بزاتي بيروزو يخو دبينن بتساوي خوتان تدبينن أو آقري دوزخا ثم لترونها عين اليقين ثم لدوعيدا لروج قيامته ايوة زاريشتر أو جهنم آوى دخلت بيش تاوتان وإذا الجحيم برزت أو آقري دوزخ آوى دخلت برتساوي همو خرشيك لتاكل الأخراب ديبينن إيمان دار وكافر أو دوزخ دبينن ثم لتسألن يومئذ عن النعيم بلام آقدارج بن لروج قيامته خواي قورة بسيارتان ليدكاته ولو روج قيامتان عن النعيم لو نازو نعمتك إستا إي ولا بدستانا إمامي علي دفرمي لو كاتي أو آيات دابزي بيغمبري خواصر هندق آوي لكم بو لقد سنقل قرماج كبيدو الأسودين يعني دوشتا صادكا أو آيات لو كاتا دابزي قلت يا رسول الله يعني خوا لسن أوش بسيار مالي دكاتوا فرموي بلي أي أبو هريرة بلي أي أبو هريرة سوين بزاتي خواي يقول لسن أوش بسيار مالي دكاتوا
تەوەری شەشەم سوود و پەندەهڵێنراوەکانی ئەو سوورەتە پیرۆزەیەکەم بەدەستێنانی ماڵ و سامانی دنیا ناشەرعی نییە، بەڵکو پێویستە مسلمان لە هەموو کە زیاتر ماڵ و سامانی هەبێت، بەڵام ڕووچوون لە دنیا و پەیداکردنی ماڵ و سامان بە شێوازی ناشەرعی و نادروست شتێکی خراپ و حرام و ناشەرعیە. دووەم، باشترین هۆکاری تەسکەی نەفس بیرکردنەوەیە لە مردن و گۆڕ. مردن خاڵی سێ مرۆڤ تا نەگاتە ناخۆشی و تنگانە ڕاستیەکانی بۆ ڕوون نابێتەوە. چوارەم، زانیاری و زانستی باش ئەو زانیاری و زانستیەیەک لاکەرەوە و بێدوودڵیە، لەویش باشە زانیاری و زانستی بەرجەستەییە وەک بینراوەکان بە چاوی سەری خۆت ببینی. پێنجەم، خۆشی و نیعمەتەکان ئەگەر حەڵال و بەڕێگای دروست و ڕاستیش پەیدا کرابێت لێپرسینەوەی لەسەرە. تەوەری هەفتەم، ڕوونکردنەوە. سەردانی گۆڕستان بۆ پیاوان بەمبەستی پەنوەرگرتن سنەتە، وەک پێغەمبەری خوا دەفەرمێ كنت قد نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها. من پێشتر لە سەرەتا ئیسلامەتی ڕێگام لە ئێوە گرتبوو بچن سەردانی گۆڕەکان بکەن، بەڵام ئێستا سەردان بکەن فإنها تذكركم الآخرة، چونکە سەردانکردنی گۆڕستان ڕۆژی دوایی تەمبیر دەخاتەوە. بابەتی دووەم، عن عبد الله بن الزبير بن عوام عن أبيه. لو حديثك عبد الله كري زبير كري عوام دفرمي كاتك آياتي ثم لتسألن يومئذ عن النعيم دابزي. زبير دري قوتم أي بيغمبري خوا فأي النعيم نسأل عنه. أري إملت لرباري تسمع عمتك بسيار ما لي ذكريتوا، وإنما هما الأسودان التمر والماء. أوين لكن ما أنا تشتبه خور الصادكيك أو خرماي تيترمان هي. قال أما إنه سيكون بيغمبر فرمي بالي أي عبد الله سوين بذاتي خوا بسيار ما لي ذكريتوا ثم لتسألن يومئذ عن النعيم. أو حديثش ابن ماجه ترمذي راويتيانوا بفرمودية حسن هاتوا. والله برزان وخوشويستان يكشت سورة يشتد سنة خزمتي أي سورة العصر يشك لسورة كرتكاني قرآني بيروس أو تسالتا توركاني تفسير كني أو سورة توري يكم بيناسي ناوي سورة العصر جماري آيات كاني سي آية سورة مكية لا زنجيري سطو سيمي سورة قرآن لا دواي سورة ألم نشرح دابزية بابتكاني أو سورة گرنجی کات بان لۆ بازەکە و هۆکارەکانی بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان بۆ ڕوون دەکاتەوە. گەورەی ئەو سوورەتە ئیمامی شافعی دەربارەی ئەو سوورەتە پیرۆزە دەفەرمێ لو لم ينزل الله على عباده حجة إلا هذه السورة لكفته. دەفەرمێ ئەگە خوای گەورە هیچ سوورەتێشتری قورئانی دانە بەزان باە تەنها ئەو سوورەتە بەهات بە لۆ عەبد و بەندەکانی خوا کافی بوو کە فێری هەموو دینت بکە کە ڕێگای بەختەوەری و ڕاستەقینەت لۆ ڕۆم بکاتەوە. ئەو سوورەتە پیرۆزە لەسەر چوار تەوەری زۆر گرنگ دامەزراوە کە ئەو چوار تەوەرە تەوەری شارستانیەتی هەموو مرۆڤایەتیەکە، هەر شارستانیەک دروست بی ئیلا لەسەر ئەو چوار تەوەرە بووە. یەکەم بیر و باوەڕ و متمانە بەخۆبوون، دووەم کار و کردەوەی بێوچان و دڵسۆزانە، سێم دەستگرتن بە حەق و ڕاستی، چارەم ئارامگرتن و کۆڵ نەدان. ئەو چار خاڵە زۆر میمە. تەماشا بکە هەر وڵاتێک هەر شارستانێک دروست بی ئیلا ئەو چار خاڵی تێدا بووە، ئەو دەتانیتیان شتی زۆر گرنگ و گەورە بنیادنێن و دروست بکەن. پەیوەندی بە سوورەتی پێشوو تەوەری چوارەم لە سوورەتی پێشوو خوای گەورە باسی مردن و دۆزەخ و لێپرسینەوەی نیعمەتەکانی خۆی کرد. لەو سوورەتە پیرۆزەشدا خوای گەورە باسی بنەماکانی بەختەوەری دنیا و دووە ڕۆژمان لۆ دەکات. کەلیمەی خوسر تەوەری پێنجەم مانای وشەکان خوسر واتە زەرەرمەند و تەواسە و ئامۆژگاری یەکتر دەکەن. تەوەری شەشەم مانا و تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ والعصر إن الإنسان لفي خسر. لێرە خوای گەورە دەفەرمێ والعصر. کەلیمەی عەسر طبعاً بە چەند مانایەک هاتووە. لێرە خوای گەورە سوێن خواردنی خوای گەورەیە بەچی بەکات، بەڵام لێرە ئایا مەبەست لەو کاتە چییە؟ والعصر ئەو مانای کە زۆر ڕوون و ئاشکرایە لە زۆربەی زۆری تەفسیرەکان کە بازەکەن دەرێن مەبەست پێ کاتی عەسرە، یعنی کاتێک کەوا ئێوارە دەمە و ئێوارە کە کاتێکی زۆر گرنگە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو چۆن سوێندی بە چێشتەنگاو خواردووە کە کاتی گەرمەی ئیش و کارە سوێن بە کاتی عەسرێش دەخوا کە کاتی گەرمەی ئیش و کارە لە دانی ئێوارەکەدا
خەڵک خەریکی بازار و کڕین و فرۆشتن و جم و جۆڵ و گەڕانەوە لە ئیش و کارەکان بەرەو ماڵ خوای گەورە سوێن بەو کاتە دەخوا یاخود دەفەرمۆن کەلیمەی ئەلعەسر مەبەستی پێ سەردەمە کو دەرێ عەسری عەباسیە عەسر و سەردەمی مەسەلەن پێغەمبەر دەفەرمون کەلیمەی وەلعەسر واتە سوێن بە سەردەمی زێڕینی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کاتێک بووە نە لە پێشتر نە لە کاتر هیچ کاتێک وەکو ئەو کاتە پیرۆز و گرنگ و گەورە نەبووە سبحان الله کاتێکی زۆر خۆش بووە بەڕاستی یان دەفەرمون وەلعەسر واتە سوێن بە زەمانە بەگشتی هەموو چەرخ و سەردەم و زەمانەکانی بەگشتی وهروها دەفەرمون کەلیمەی عەسر واتە سوێن بە تەمەنی پێغەمبەرایەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەکو خوای گەورە بە تایبەت لە ئاەتێکی سوێندی خوارد دەفەرمێ لەعەمڕوکە سوێن بە تەمەنی پیرۆزی تو ئەی پێغەمبەری خوا ئینەهم لەفی سەکرەتیهم یەعمەهون ئەوانە بەڕاستی لە بێ ئاگاییەکەی خۆیان چاویان کوێر بووە کەواتە کەلیمەی عەسر وشەیەکە هەموو ئەو مانایانە هەڵدەگری هەروەکو هەندێک لە زانایان دەفەرمون کەلیمەی عەسر کو دەرێ عەسیر و ڕومان واتە شەربەتی ڕومان لۆ یان شەربەتی پرتەقال عەسیر واتە ماعوسارە یعنی ئەوەی لە ناوەڕۆکەی لە تامە بەلەزەتەکەی لە ئاوە نایابەکەی لێ هەڵدەدەنجرێ کەواتە کەلیمەی عەسر دەفەرمون واتە ئەو کاتە گرنگ و گرنگەی کەوا ئینسان بەکاری دەینی لە بشتی چاک مەسەلەن گرنگترین کاتی تەمەنی خۆت بزانە لە چیت بەسەر بردیان هەیە لە علومی شەرعی هەیە لە تاعەت و عیبادەت ئەو کاتانە سەرمایی تووە لە ڕۆژی قیامەتی خۆتی پێدەکڕیەوە کەواتە کەلیمەی عەسر سوێندی خوای گەورەیە بەوەی عوسارە واتە ناوەڕۆک و کاکڵەکەی تەمەنی تۆ نەک هەموو تەمەنت چکە هەندێک تەمەن هێر عیبە ئینسان بە خۆت کە بەبیرت دێتەوە شەرم لە خۆ دەکەیەوە بەڵام ئەو تەمەنە گرنگانەی کە بەکارت هینایە لەشتی چاک ئەوەیە خوا سوێندی پێدەخوا ئەوەیە جێی مەفخەرە و شانازی خۆتە لە ڕۆژی قیامەتێ پاداشتی گەورەی پێ بەدەستدەیدی ئین الئینسانە لەفی خسر سوێندم بە کات و سەردەم و زەمانە بەڕاستی مرۆڤ بەگشتی هەرچی مرۆڤە لەفی خسر لە ناو زەرەرمەندیدایە ئەها نافرمی عەلا نافرمی مین لەفی واتە یعنی زەرەرمەندی ئەو دنیای بوویتە قەپێلکەک چیسەیەک خەڵکی خرایتە ناوێ کەوا پڕیەتی لە زەرەرمەندی و ئێش و ئازار و ناخۆشی سبحان الله لەفی خۆسەر ئینسان لەو زەرەرمەندی و ناخۆشی و ئێشکەنجە و ناخۆشیەدایە ئەدی بە چ ڕزگارمەندەبی یا ئیلاهی یا ڕەب خوای گەورە ئینسان هەرچی ئینسانە هەمووی لە ناخۆشیدایە هەمووی لە چەرمەسەریدایە هەمووی لە عەزابدایە ئەدی بە چ ڕێگەی ڕزگاربوون چیە یا ئیلاهی إلا الذين آمنوا مەگەر ئیلا تەنها ئەو کەسانە دەبی لەو ژیانی دنیادا زەرەرمەند نی قازاجێ بەزکەتیا تەواو لێرە خوای گەورە نافرمی ئین الئینسانە لەفی شەقاوە لەفی شەقا نافرمێ لە بەدنا یعنی لە ناخۆشیدان بەڵێ ئینسانی ئیماندار زۆر جاری وایە ژیانی زۆر ناخۆشترە لە ژیانی دنیای لە ژیانی ئینسانێکی کافر بەڵام ئەو ناخۆشیە لە بۆ ئەو ئینسانی ئیماندارە تام و لەزەتەشی زۆری هەیە لۆ چکە بەرهەمەکەی شیرینە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەسەر بێ لە کاتێک سزدیان دەکرد دەیفەرمو ماذا يفعل بی ئەعدایی دوژمنەکانم چیم لێ دەکەن سجنی خەلوە ئەگە سزنم دەکەن سزنەکەم خەلوەیە خەریکی تاعەت و عیبادەت و دەورکردنەوەی قورئان و نووسین و کتاب و ئەوە خەلوە لە بینی خۆم و خۆشەویستەکەی خۆم کە خوای گەورەیە و نەفی سیاحە ئەگە نەفیم دەکەن دوورم دێخنەوە ئەوە سیاحەت و گەڕانە بەو دنیا و شوێنانەی کەوا تام و چێژی لێ دەبینم سبحان الله هەم بزانە ئەوە تەمەشا دەکەن لۆیە کەسێک کەوا فەقیرە هەژارە هیچی نییە بەڵام فەخر و شانازی بەخۆی دەکە ئیماندارە إلا الذين آمنوا إلا ئەو کەسانەی باوەڕدارن ئەوانە متمانەیان بەخۆیان ئەوانە سیقەیان بەخۆیان ئەوانە چۆک نانادەن ئەوانە لە زەرەرمەندی بە دوورن وعملوا الصالحات بەڵام ئەو ئیمانە دەبێ عەمەلی چاکی لەگەربی لەگەرەوەی عەمەلی چاک دەکا لۆی خۆی بکردەوە لە زەرەرمەندی و شەرمەزاری ڕۆژی قیامەت وعملوا الصالحات
کردەوەی زۆر چاک دەکا لە پێناوی خوا عملی صالح دەکا کە عملی صالح ئەوەیە ئیخلاسن بە تەوحید و تەنها لە خوا ئیش دەکا و لەسەر ڕێڕەوی پێغەمبەری خوا کار و کردەوەکانی دەکا ئینجا هەر ئەوەن دەژنا وتەواصوا بالحق ئەوانە ئامۆژگاری بە یەکتر دەکەن لەگەڵ یەکتر کۆ دەبنەوە ئامۆژگاری یەکتر دەکەن بەچی بە حەق و ڕاستی بە دینی ڕاستەقینەی خوا بە تەوحید بەو شتانی کە حەقە کە کەلامی خوایە کە سونەتی پێغەمبەرە یەکتر ئامۆژگاری دەکەن بەوەی کەوا خۆڕاگر بن لەسەر ئەو حەقا وتەواصوا واتە یەکتری ئامۆژگاری دەکەن چەند مهمە ئینسان دائیمەن شتی گرنگ بەگبیر یەکتر بینتەوە وتەواصوا بالصبر و هەروەها ئامۆژگاری یەکتریش دەکەن بە سەبرگرتن و ئارامگرتن لەسەر ئەو هەموو ناخۆشیەی کەوا دێتە ڕێگایان بەهۆی ئەو ڕاگەیاندنی ئەو حەقا کەواتە ئینسانی داعی ڕێگای ڕزگار بوون چارشتە یەکەمیشت ئیمانێکی زۆر پتەوت هەبی ئەوە یەک دووەم عملێکی ساڵحی زۆر بە قووەت بەخوا لە خوا نێزیک بکاتەوە سێم حەقەکی ئەو تۆبی دەستی پێوە بگری و شلی تێدا نەکەی لەسەری بی بە حکمەتەوە چوارەمیشت سەبر و ئارامت هەبی و حتا دەگەیە کۆتایی منزل لە نیوە ڕێگا بەجینەیەلی کاکە کابرا ئەگەر بە ڕۆژی بی ئەگەر دوو دقە ببینە لە بۆ مەلاباگدانی ئێوارێ ڕۆژەکەی بشتێنی ئەوە بەتاڵ بۆ سوبحان الله نەگەیشتە ئەو ئینسانی ئیمانداریش ئەگەر هات پێش مردنی بە یەک لەحظە خوا نەخواستە کوفرەچی بکە ئەوە هەموو کردەوەکانی سوبحان الله ڕەش دەبتەوە لۆیە زۆر مهمە سەبر و ئارامگرتن لەسەر ئەو دینەی خوا تەوەری هەفتەم سوود و پەندە هەڵێنجراوەکان یەکەم کات بریتێ لە تەمەنی مرۆڤ بۆیە پێویستە بە بەرنامە ڕێژی بەشتی بە سوود بەسەری ببین خاڵی دووەم مرۆڤی بێپەیام و بێ بەرنامە هەمیشە زەرمەند و دۆڕاوە ڕێز و سەنجی مرۆڤ لەو بەرنامە و پەیامەدایە کە پەیڕەوی دەکات سێم کلیلەکانی بەختەوەری مرۆڤ لە دنیا و دووەڕۆ چوارشتن باوەڕ و متمانە بەخۆبوون یەکلاییکردنەوە بۆ ئەو کاری ئەنجامی دەدات خۆی یەکلایی کاتەوە بە ئەنجامدانی کار و ڕەنکێشان بە شێوازی تۆکمە و ڕێک و باش و جوان جیم دەستگرتن بە حەق و ڕاستی لە هەر شوێن و جێگا و لە لای هەر کەس و چین و لایەنێکەوە بێت دال هەوڵ و کۆششی زۆر و نەبراوە و بەردەوام چوارە مرۆڤی دڵسۆز و بەسۆز هاوکاری و یارمەتی دەری دەوروبەری خۆی دەدات بە ئامۆژگاریکردن و ئاراستەکردنی تەوەری هەشتەم ڕوونکردنەوە خوای گەورە لە بەرگرنجی کات بۆ هەر کاتێکی دیاری کراوی بۆ داناوە یعنی بە هەر شتێکی خوای بزانە یعنی خوای لەبەر گرنجی کات هەر عیبادەتێک کاتێکی دیاری کراوی لە بۆ داناوە سەبارەت بە نوێژ دەفەرموێ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا سەبارەت بە فەریزەی زەکات وآتوا حقه يوم حصادی لەو کاتی کە دەیدوریەوە تاخیرتری نەکەی سەبارەت بە ڕۆژوو دەفەرموێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات لو أياما معدودات تيبري لدستتسو لدرباري حديش دفرمي الحج أشهر معلومات حج لك تنكاتي دياري كراو دايم كواتا أو تار ركني إسلام هموي بيوست بكات كواتا جياني خوشت لبو كارو كردوا قرنقا كان برنامج ريجيت هبي بو أي سركوتو دينياو قيامت بي وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين